وەزیری دارایی کە ئەنجام درا و کۆبوونەوەی باز لە چی کرا تەورەکان چی بوون؟ سڵاتان لێبێ و سڵاو لە بینەرانی گەلی کوردستان زۆر سوپاس. کۆبوونەوەی وەزیری دارایی لەگەڵ لیژنەی دارایی لەسەر داواکاری بەڕێز وەزیری دارایی عەلی عەلاوی بۆ گفتوگۆکردن و زیاتر لەسەر دوو تەوەریەکەیان ڕوونکردنەوەی زیاتر و وەڵامدانەوەی ئەو پرسیارانەی کە لە لای پەرلەمانتاران دروست بووە لەسەر قەرز و یاسای قەرزی دەرەچی و ناوخۆ و دواتر لەسەر مەسەلەی ئامادەکردنی پرۆژە یاسای بودجێ عێراقی 2020 ئایا دێت حکومەت دەینێرە یان ناینێرە و ئەسلنکاری بەردەمی چییە لەگەڵ کۆمەڵێک پرسیاری تر کە خەڵک ڕوبەڕووی پەرلەمانتارانی دەکاتەوە لە ئەوانەی کە لە ساڵی 2020 تعین بوون ئەوانەی بە عەقد تعین بوون خەڵک هەیە لە کۆتایی 2019 تعین بۆ تا ئێستا موچەی بۆ سەرف نەکراوە عقدی لەگەڵ کراوە موچەی بۆ سەرف نەکراوە لە تەربیە لە کارەبا لە نەوت بە تایبەتی لە کۆتایی حکوومەتەکەی پێشووی بەڕێز عادل ئەحمەدی وەزیرەکان خەڵکەکی یەکجار زۆریان تعین کردووە بە گرێبەست بەبێەوەی هیچ تەخسیساتێکی مالیان هەبێ ئەمانە ئێستا ڕوو دەکەنە حکوومەت وەزارەتی دارایی دڵێ هیچ تەخسیساتان نیە ڕوو دەکەنە پەرلەمانتاران من ناچارین پێیان بڵێن دەبێت ڕاوەستتان موازنە دێ یعنی زیاتر لەسەر ئەم دوو سێ تەوەرە بوو کۆبوونەوە لەگەڵ بەڕێز وەزیری دارایی و لەسەر داوای وەزیری دارایی بوو. هیچ پرسێک باس کراوە پەیوەست بە هەرێمی کوردستانەوە لەو کۆبوونەوەیدا؟ باس لەوە کراوە پرسیاریوە لە بەڕێز وەزیر کراوە کە ئایا ئەوان لەگەڵ هەرێمی کوردستان بەنیازی چین بکرێت ئێمە بەنیازی ڕێکەوتنین و ڕێکەوتنیش دوور نیە نزیکە و باس لەوە باسی کردو کاوان بەڵێ لە چەند ڕۆژی داهاتوودا دادەنیشن و وەفدی هەرێم دێتەوە بەغدا و گفتوگۆی زیاتر دەکەن و دەگەنە ڕێکەوت. بەڵێ کاک شیروان وەکو بڕیارە ڕۆژی چوارشەمە پەرلەمان کۆوە بێتەوە ئەڵێن ئەو کۆبوونەوەی بۆ ئەوەیە تا حکوومەت قەرزی دارایی بکات ئەگەر ناوخۆی بێت یاخو دەرەکی ئەگەر زانیاریمان لەسەر ئەوە بیتێ ڕۆژی دەی تەمان پرۆژە یاسایەک لە حکوومەتەوە هات بۆ پەرلەمان بۆ داوا دەکات کە ڕێگە بە حکوومەت بدرێ قەرز بکات حکوومەت بە پێی یاسای ئیدارەی مالیە ناتوانێت قەرز بکات ئێستا بۆ قەرزکردن پێویستی بە یاسا هەیە پرۆژە یاساکەی نادۆ بۆ پەرلەمان پرۆژە یاساکە خوێندنەوە یەکەم و دووەمی بۆ کراوە دوای مناقەشەیەکی زۆر لە لیژنەی دارایی و لەگەڵ پەرلەمانتاران و بە میوانداری وەزیری دارایی و وەزیری پلاندانان و پارێزگاری بانقی مرکزی بڕیاردرا ڕۆژی چوارشەممەی دەی شەش کۆبوونەوەی پەرلەمان دەنگی لەسەر بدرێ طبعا بەهۆی ناکۆچی و بۆچوونی نێوان پەرلەمانتاران و کوتلە سیاسی جیاجیاکان نەخرا دەنگدانەوە و گرفت دروست بوو ئێستا بۆ ڕۆژی چوارشەممە سەعاتە کۆبوونەوەیەک دانراوە و ئەجندای کۆبوونەوەکە بریتێ دەنگدان لەسەر پرۆژە یاسای قەرزکردنی دەرەچی و ناوخۆیی لەلایەن حکوومەتەوە. کاک شیروان ئاماژەت پێ حکوومەتی عێراق ناتوانێت قەرز بکات ئەو هۆکارانە چین ئەو ڕێگرانە چین کەوا کات حکوومەتی عێراق ناتوانێت لە ئێستا قەرز بکات یان یەک ناگرێتەوە لەگەڵ یاسای وەرگرتنی قەرزە بەپێی یاسای ئیدارەی مالیە یاسای بەڕێوەبردنی دارایی کە لە ساڵی 2019 ژمارە تەسەڵ ژمارە 6 2019 بوو دەنگی لەسەردرا حکوومەت ناتوانێت قەرز بکات یعنی ئێمە کاتێک یاساکەمان داڕشتۆ لە ڕاستیدا ڕێگەمان لەوە گرت کە حکوومەت بە کەیفی خۆی بچێ قەرز بکات چ لە بانکی نێودەوڵەتی بێت لە وڵاتان بێت لە موسسات بێ حتانەت لە قەرزی ناوخۆیش بێت بە تایبەتی قەرزی دەرەچی بە هەموو شێوەیەک ڕێگەمان لێگرت ئێستا ئەمڕۆ عێراق پێویستی بە سیولە هەیە پێویستی بە پارە هەیە بۆەوەی موچە دابێ بکات بە تایبەتی بۆچی عێراق بۆ مانگی 6 و 7 تووشی کەمی سیولە و کەمی پارە بۆتەوە لەبەرەوەی داهاتی ئەم دوو مانگە هی ئەو کاتەیە کە نەوت بە 20 دلار بوو جەنابتان دەزانن کە نەوتی عێراق ڕاستەوخۆ پارەکەی نایەتەوە بۆ عێراق کاتێک کە عێراق نەوت دەفرۆشێ بە عقودی ئاجیلە یان با بڵێن نزیکی 45 ڕۆژ 50 ڕۆژی پێ دەچێت تام پارەیە دەوران دەکاتێتەوە عێراق پارەکە کەسانێکی پێی دەفرۆشرێ دەچێتە بانقی فدرالی لە ئەمریکا دوایی پارەکە بە وەزبات دێتەوە بانقی مرکزی عێراقی بانقی مرکزی عێراقی لە ڕێگای مەزاجی عملەوەکە ڕۆژانە دەیفرۆشێ دەیکاتەوە بە دیناری عێراقی ئینجا دەیدا بە حکوومەت بەرحاڵ مەبەستم ئەوەیە کە حکوومەتی عێراقی بۆ مانگی 6 و 7 تووشی کورتهێنان بووە لە سیولەدا نەختینەی لەبەردەست نییە موچەدا بەش بکە پێویستی بە قەرزکردن هەیە کە پێویستی بە قەرزکردن هەیە بە پێی یاسای ئیدارەی مالی ناتوانێت قەرز بکە ئیلا دەبێت یاسای بۆ دەرکەیت ئێستا یاساکەی ناردووە بۆ پەرلەمان
ئێمە کۆمەڵێک خاڵیش دەستکاری یاساکەمان کرد لە ڕاستیدا لە لیژنەی دارایی بە ئامادەبوونی وەزیری دارایی وەزیری پلاندانان و بەڕێوەبەری بانکی مرکزی محافظی بانکی مرکزیش پرۆژەکە ئێستا ئامادەیە بۆ دەنگدان بەڵام وەکو باسم کرد بەوەی خلافاتی سیاسی نێوان کوتلە سیاسیەکانەوە لە پەرلەمان دەنجی لەسەر نەدرا ماوەتەوە ڕۆژی چوارشەمەی داهاتوو کە دانیشتنی پەرلەمانە و پەرلەمانتاران بەشی هەر زۆریان ئامادە دەبن و بە تەسەوری من حکوومەت زۆر پێویستی بەم یاسایە تەسەور دەکەم ئەم جاران پرۆژە یاسایە بەڵێ کاک شیروان ئەمە دەوە پرسم لە ئەگەری ببوورە لە ئەگەری پەسەندکردنی و پرۆژە یاسایەدا پێویستە حکوومەت عێراق و پارەی کەوەریەکرێت بۆچی بەکاری ئێنێت یاخود پێویستە بۆچی بەکاری بهێنێت بۆ خۆی لە ڕاستیدا ئەگەر بمانەوێ بە شێوەیەکی مەدروس و بە شێوەیەکی باش سوود لە قەرز وەربگرین قەرز دەبێت بۆ ئیستثماری بێت قەرز دەبێت بۆ بنیادنەوەی ژێرخانی وڵات بێت بۆ پرۆژەی یەکجار گەورەی استراتیژی بێت بۆ بنیادنانی بەنمونە سکەی گەورەی کارەبا بۆ سکەی شەمەندەفەر بۆ پرۆژەی مەسانعی گەورە گەورە کە دەستیان هەبێت لەبەرەوە پێشبردننی اقتصادی وڵاتدا دەبێت قەرزکردن بۆ ئەو بێت بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێستا دەکرێت بۆ موچێ یعنی ئەمە بەشێکی زۆر لە پەرلەمانتاران کە دژی ئەم یاسایان بۆ ئەو لە ڕاستیدا لەسەر ئەوەیە کە ئەم قەرزە بۆ موچە دەکرێت واتە جارێکی کە بارگرانی و قەرز دەخاتە زیاتر سەر حکوومەتی لە بەرامبەر لە حکوومەتی عراقی و لە بەرامبەریشدا هیچ ئینتازێکی استراتیژی هیچ پرۆژێکی استراتیژی لە وڵاتدا نێت تەنها سەرفکردن و مەسەلەی تەشغیلیە بەڵام حکوومەت بۆ پێی کە دوو ئاستەنگ هەیە دوو ئاستەنگی عالەمی ئەنی هەموو دنیا تووشی بووە ڤایرۆسی کۆرۆنا هەموو دنیا تووشی بووە تەئسیری لە اقتصادی هەموو دنیا کردووە دابەزینی نرخینەوە تەنها عێراق نییە شتێکی عالەمیە و گرفتەکەش لە ڕاستیدا لە عێراقیش کاتیە بەڵام لە بەرامبەر ئەوەدا ئێمە داوامان لە حکوومەت کردووە کە وەرەقەیەکی ئیسلاحی اقتصادی بنکرێ وەرەقەی ئیسلاحی اقتصادی هەموو سێکتەرەکانی دارایی داهات و خەرجی لە حکوومەتدا بگرێتەوە بۆ ئەوەی دوای 6 مانگ 5 مانگی تر حکوومەت نێتەوە بڵێ جاوم پارەی قەرزم کرد تەواو کۆتایی هات بۆ موچە جارێکی دیکە پێویستم بە قەرزکردنەوە هەیە طبعا ئێستا نرخینەوەی بەرز بۆ تۆ لەسەر $40 $42 ئەمە کاریگەرێکی باشە ئەگەر ئیسلاحات بکرێت لە ئەو عقدانەی کە لە دەولاتی تەراخیص لەگەڵ شەریکاتی گەورەی نەوت کراوە لە خواری عراق لە وەرگرتنی پارەی کارەبا و ئەو زەریبە و باجە ڕسوماتی کە حکوومەت هەیەی لای هاوڵاتی و تا ئێستا پێی وەرناگیرێت پێداچوونەوەی جدی بکرێت بە خاڵە سنوورەکان و ئەو داهاتی کە لە گومرگ و خاڵە سنوورەکان دەست دەکەوێت هەندێک سەرچاوی داهاتی تر هەیە و بە تایبەتی بەڕێز مستەفا کاظمیش سەرۆک وەزیران زیاتر لە جارێک ڕایگەیاندووە کە ناکرێت ئێمە چیتر لە 95 اعتیمادمان لەسەر فرۆشتنی نەوت بێت دەبێت سەرچاوەکان تری داهات فراوان بکەین و زیاد بکەین بەڵێ کاک شیروان وەرەقەی ئیسلاحی اقتصادیمان داوا کردووە لە ماوەی 6 ڕۆژدا واتە 2 مانگ دەبێت وەرەقەی ئیسلاحی اقتصادی بێتە پەرلەمان دەنگی لەسەر ببێت بە یاسا بۆی حکوومەت ئیجبار بێت بە جێبەجێکردنی چونکە ناکرێت دوای 5 مانگی تر حکوومەت بێتەوە بڵێ پارێکە قەرزم کرد نەما هەڵم دابەش کرد بۆ موچە پێویستم بە قەرزی ترە بەڵێ کاک شیروان لە ئەگەری وەرگرتنی و قەرزەدا لەلایەن حکوومەتی عێراقیەوە ئایا هەرێمی کوردستان هیچ پشکێکی بێت دەکەوێتە سەر ڕێککەوتنی نێوان هەرێم و بەغدا ئایا هەرێم و بەغدا لەم ڕۆژەی داهاتوودا ڕێک دەکەون یان ڕێک ناکەون ئەگەر ڕێک بکەون پشکی هەرێمی کوردستان دیاری دەکرێت مانگانە لەو پارێکە حکوومەتی عێراق دەستی دەکرێت بە کۆی گشتی بە قەرز و ئەوەی کە فرۆشتنی نەوت و هەمووی هەیەی پشکی هەرێمی کوردستانەدا ئەگەر هەرێمی کوردستان و بەغدا نەگەنە ڕێککەوتن نەخێر هیچ بەشێک لەوە قەرزە بۆ حکوومەتی عێرام نابێت بەڵێ وەزیری دارایی وتوتی عێراق ئەم ساڵ بودجەی نابێت لەم کاتەدا پێویستە چی بکرێت طبعا حکوومەت دەمێکە داوای ئەوە دەکات کە لە زیلەبری پرۆژە یاسای بودجە ینی پرۆژە یاسای بودجە نەبێت بۆ ئەم ساڵ لەبەرەوەی کورتهێنانێکی زۆری تێدایە طبعا ئەمە لە چیەوە هاتووە ئێمە لە یاسای ئیدارەی مالیە بەندێکی تێدایە کە باس لەوە دەکات کورتهێنانی ساڵانە لە بودجە نابێت لە 103 زیاتر بێت نابێت لە 103 زیاتر بێت ئێستا زیاتر لە 160 یعنی بەو حساباتی ئێستا پرۆژە یاسای بودجە بێتە پەرلەمان کورتهێنانەکەی زیاتر لە 160 دەبێت ئەمە وای کردو حکوومەت بێوێ خۆی دەرباز بکالەوە و خۆی بشارێتەوە لە ناردنی پرۆژە یاسای بودجە زیاتر لە جارێک وەزارەت وەزیری دارایی حکوومەت داوایان کردو کە بۆ ئەم ساڵ پرۆژە یاسای بودجەیان نەبێت بەڵام لە پەرلەمان بڕیارێک دەرچوو کە تا 36 لە بەردەستیاندایە بۆ حکوومەت لە ماوەی مانگێکدا
سەرەتای مانگ دەرچوو کە دەبێت پرۆژە یاسا بنێرن. لیژنەی دارایی زیاتر لە جارێک لەگەڵ بەڕاست وەزیری دارایی تاکیدمان لەوە کردوتەوە کە ناکرێت بۆ ئەمساڵ پرۆژە یاسای بودجە نەبێت. تەنانەت ئەم کورتێنانە زۆرش ئێمە دەتوانین بە یاسا لەناو پەرلەمان چارەسەری بکەین. ڕاستە مەسەلەن وەزعێکی دارایی خراپە، بەڵام بە یاسا دەکرێت چارەسەر بکرێت، واقعانە بیری لێ بکرێتەوە نرخی نەوت چەندە، داهاتی نەوتی چەندە و نەفەقات و سەرفیات چەندە، حساباتی بۆ بکرێەوە. کاک شیروان ئەگەر بینە سەر پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا پرسی موچە و شایستەدارەکان بەکوێ گەیشتووە؟ ئاجا ویستم پێشەوە ئەوە بڵێم کە بە تەوەقوعی من حکوومەت هەرچۆنێک بێت لەوانەیە بۆ ئەمساڵ پرۆژە یاسای بودجە نەمێنێ. ڕاستە ئێمە زەخت دەکەین، پەرلەمان زەخت دەکات، بەڵام پێم وایە حکوومەت نایەوێت پرۆژە یاسای بودجە بنێرێ بۆ ئەمساڵ و ئامادەکاری دەکات بۆ پرۆژە یاسای بودجەی بۆ 2021. سەبارەت بە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا، طبعا سەرۆکی هەرێم لە بەغدا بوو لەگەڵ جێگرەکانی بە وەفدێکی با بڵێن باڵای سیاسی هەرێمی کوردستان چۆتە بەغدا، حکوومەتی بینیوە، کاربەدەستانی بینیوە، هەرسی سەرۆکاتەکەی بینیوە، هەندێک لە سەرۆکی لە سیاسیەکانی بینیوە، سەردانێکی باش بوو. وەفدێکی فەنی لە بەغدایە چەند ڕۆژە خەریکی گفتوگۆ و چاوتێکردنی ئەو بابەتەی نەوت و داراییەکە نێوان هەرێم و بەغدا هەیە. لە چەند ڕۆژی داهاتوودا پێم وایە ئەگەر بەیانی نەبێت چەند ڕۆژی داهاتوو وەفدی هەرێمی کوردستان دەچێتەوە بەغدا بۆ ڕێککەوتن بە سەرۆکایەتی کاکوبات. طبعا ئەم وەفدە پێم وایە دەبێت قسەی کۆتایی پێبێ، لەبەرەوەی لایەنە فەنیەکان پێشتر لە دووسێ سەردانی ڕابردوو کە کاکوبات بە خۆی سەرۆکاتی دەکرد لایەنە فەنیەکانی نەوت و دارایی دانیشتوون، تەوەرەکان گفتوگۆی باشیان لەسەر کراوە، پێشنیاری جددی کراوە، تەنانەت مەلەفی غێرنەوتی قسەی لەسەر کراوە، قسە لەسەر داهاتی مەرزەکان کراوە، قسە لەسەر داهاتی ناوخۆ کراوە، قسە لەسەر تەسویی حساباتی 2014 تا 2018 کراوە کە بودجەی هەرێمی کوردستان بڕاوە و لە بەرامبەردا هەرێمی کوردستان نەوتی فرۆشتووە بە نەوتی کەرکووچیشەوە. یعنی ئەمانە لیژنەی بۆ پێک هاتووە خەریکی تەسویە حساباتی و قسەکردن لەسەری. ئەم وەفدەکە دەچێت دەبێت وەفدێکی بڕیار بەدەست بێت، لەوێ دەبێت لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێک بکەوێت. بەڕای من بە تەسلیمکردنی نەوت ئەتر بڕەکەی چەندە دەکرێت لەسەری ڕێک بکەون. ئایا هەموو نەوتەکەی 250,000 بەرمیل نەوتە لە بەرامبەردا هەرێمی کوردستان چی دەست دەکەوێت؟ ئەمە حساباتە، یعنی و هەرێمی کوردستان بۆ خۆی پێویستی بە چەند هەیە دەتوانێت بە داهاتی ناوخۆی دیکە و بەوەی کە دەمێنێتەوە دەبری بودجەی فەرمانبەران ویش مەساریفی ڕۆژانەی خۆی بکە. پێم وایە زەحمەت نییە و بۆ ئەم ڕۆی هەرێمی کوردستان ڕێککەوتن لەگەڵ بەغدا چارەسەرێکی باشە و دەرباسکردنی خەڵک و موچەخۆرانە دڵڕاوچەی نەبوونی موچە و تێکچوونی وەزعی دارایی لە ئێستا. کاک شیروان ویستم ئەو بپرسم لەم چەند ڕۆژەیە دوایە ناڕەزایەتێکی زۆر هەبوو لەسەر بڕینی بەشێک لە موچەی فەرمانبەرانی هەرێم، ویستم ئەو بپرسم ئایا هیچ پەیوەندیەکی بەوە هەیە کە هەرێم و بەغدا نەگەشتوونەتە ڕێککەوتن؟ تەسەوور ناکەم پەیوەندی بەوە هەبێ، لەبەرەوەی وەکو باسم کرد وەفدی هەرێم دەچنەوە بەغدا، ئەوەی کە ئێمە ئاگادار بین، یعنی ئەگەر شتێک لە ژێربەژێر هەبێ ئێمە ئاگادار نەبین لە ڕاستی نازانم، بەڵام ئەوەی کە ئێمە وەکو پەرلەمانتارانی کورد لە بەغدا وەکو لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ئاگادار بین ئەوەیە کە ڕێککەوتنیان نزیکترە تا ڕێک نەکەوتن. کۆمەڵێک کەس پێی وایە بەرزبوونەوەی نرخی نەوت لەوانەیە ئاستەنگ دروستکە حکوومەتی هەرێم پەشیمان بێتەوە. بە پێچەوانەوە من پێم وایە دەبێ ئەمە تەشجیعی حکوومەت بکات بۆەوەی ڕێک بکەون زیاتر، چونکە کاتێک تۆ لە منتەڵەقی هێزەوە دەچی مفاوەزات دەکەی باشتر قسەت بۆ دێ، باشتر دەتوانی داواکاری خۆت چەسپێنی. ئەگەر نرخی نەوت بەرز بێ باشتر دەتوانی داوای شایستەداراییەکانی هەرێم بکەی لە بەرامبەر پێدانی نەوتدا. ئەگەر نرخی نەوت نزم بێ ئەو کاتر لە نقطەی ضعفەوە دەچی داوای داواکاری هەرێم دەکەیت. بە پێچەوانەوە من پێم وایە ئەم بڕینی موچەی فەرمانبەران بەداخەوە هیچ پەیوەندیی بە ڕێک نەکەوتنی نێوان هەرێم و بەغداوە نەبوو، بڕیارێکی پێشبەختەی حکوومەت بوو دابوویان، تەنها ڕۆزی ڕۆکەیان جوانکردە و کۆبنەوەی کە بەداخەوە دوێنێکرا. من پێم وایە بڕیارێکی نادروست بوو، چونکە موچەی یعنی دەکرێت چاکسازی لە کۆمەڵێک سێکتەری تردا بکرێ بەڕاستی، نەک تەنها هەر کاتێک لە قەیرانی دارایی دروست بێ یەکسەر پەنا بۆ موچەی فەرمانبەری ئاسایی بەرین موچەی فەرمانبەری ئاسایی کەمکەینەوە. بەڵێ بەڕێز شیروان میرزا ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق، سوپاس بۆ تۆ، سوپاس بۆ زانیاریەکان.